سڵاو ئەم کاتان باش گرنگترین ماشێت و هاڵی ئەمڕۆی بەشێک لە میدیاکانی جیانتان لە بڕگەی ڕۆژنامانی بۆ دەخەمە ڕوو. دوا بە دوای نزیکەی هەفتەیەک لە بەدۆدەچوونەکانی ئەنارتی لەبارەی دەنگۆی تەقانەوەی بۆرینەوتی هەرێم لە تورکیا، بەرپرسانی تورکیا بۆ یەکەم جار و ڕۆژی شەمە لە دوانی فەرمیان لەو بارەیەوە بڵاو کردەوە. لە بەیاننامەیەکی وەزارەتی وزەی تورکیادا بە پێچەوانی وەزارەتی سامەسە و شتەکانی هەرێمەوە کە ڕایگەاندبوو بەهۆی هێرشەوە ڕەوانەکردنی نەوت ڕاگیراوە، وەزارەتی وزەی تورکیا ڕایگەاندووە بەهۆی هەڕەشەوە هەناردەی نەوت ڕاگیراوە. لە بەیاننامەکەی وەزارەتی وزەی تورکیادا هیچ ئاماژەیەک بە بوونی هێرش لە ئورفان نەدراوە و بەڵکو وەزارەتی وزەی تورکیا ڕایگەاندووە لە 25 ئەم مانگەدا پەکەکە لە ناوچەیەکی پارێزگای شەرناغ بۆریەکەی تەقاندۆتەوە. دەچینە ڕۆژنامەی گاردیانی بەریتانی کە بڵاوی کردوێتەوە لە یەکەم ڕۆژی بڕیاری ئاگربەست لە سووریا زۆری چەکەکان بێدەنگ بوون و رووسیا لە هێرشەکانی خۆی وەستا بەرامبەر بە هێزە ئۆپۆزیسیۆنەکان. ئەوەش لە کاتێکدایە کە نەتەوە یەکگرتووەکان ڕایگەاندبوو ئەو دەرفەتە وەکو باشترین هیواد تەماشا دەکەن لە ماوەی 5 ساڵی ڕابردوودا بۆ بەدیهێنانی ئاگربەست و ئاشتی لە سووریا. بەپێی ڕێکەوتنی ئەمریکا و رووسیا و بەشار ئەسەد و زۆرێک لە ئۆپۆزیسیۆنەکانی ڕەزامەند بوون لە وەستاندنی جەنگی ناوخۆ لە سووریا. هەروەها دەچینە ماڵپەڕی BBC کە تێدا بڵاوکراوەتەوە بە پێنجام برایەکانی هەڵبژاردننی پەرلەمان و ئەنجومەنی شارەزایان ڕۆژی هەینی ڕابردوو بڵاوکرایەوە حەسەن ڕۆحانی و بەرەی ڕیفۆرمخوازەکان زۆرترین دەنگەکانیان بەدەستهێناوە. دوای ئەوەی بەشێکی زۆری دەنگەکان جیاکرانەوە و بەپێی ئەنجام برایەکان دەرکەوت و هەرێکە لە ڕۆحانی و ئەکبەر هاشمی ڕەفسنجانی سەرۆکی پێشوو ئێران لە کێبڕکێدان بۆ کورسیەکانی ئەنجومەنی شارەزایان کە ژمارەیان 88 کورسیە. بڕگەی ڕۆژنامانی پێشکەشکردن کاتێکی خۆش.